بەڕێز ماشاڵ ئەم وتەیە زۆر زۆر جوانە دەبێت لە هەموو خوێندیگاکان خوێندرێتەوە زۆری مەڵێ سەربازی مردوو بهێنە ژوورەوە فەرماتە گەورم سەربازی مردوو وەرە ژوورەوە بەڵێ گەورم من ناو مردۆ و لە قسمەتی جەنابتاندام هەرچیەک فەرمان دەکەی جێبەجێ دەکەم و هەرچیەک دڵت دەیخوازێت هەرچی و هەرچی و هەرچی و هەرچی ئافەرم ئەو سەربازانە بەدڵە کە هەرچی هەرچی زۆر دەکەن سەربازی ئازا و مەزن ئاوا دەبێت ئەوەی کە هەیەیانە و نیانە لە پێناو مارشالدا دەیبەخشن سەرباز جوان وەستە ڕێک وەستە مەسجولێ مردوو جوان گوێ بگرە لە یەکەم چرکەوە خۆشویستی لەبەرەوەی تۆ وەک پاڵەوانەکانی جەنگ ناورد لە مێژوودا دەنووسرێتەوە ناو مردۆ لە قسمەتی جەنابتان گەورم تۆ مەزنترین سەربازی کە مرۆڤایەتی بەخۆیەوە بینیویەتی سەرباز تۆ دەزانی ئێستا لە بەردەم بەڕێز ماشاڵ دای واتە تۆ لە بەردەم خەون و ئارەزوەکانت دای خەون ببینە و پاشا بۆتی بەدی دێنێت بەڕاست یعنی واتە دەتوانم بکەمێ بخەوم دەبێت بم بە جەنەڕاڵ گەمشە تۆ هەرگیز نابیت بە جەنەڕاڵ کەوایە تۆ کردە جەنەڕاڵ چی؟ داوای زیاتر بکە نانێکی گەورە و نیو کیلۆ چیلۆیە گۆشتی برژاویشم دەوێت بەڕێز ماشاڵ ئەم مردووە پێدەچێت زۆر زۆر شەرمینیش بێ ناچێک بێت بۆت دەکەم ئێستا چی دەڵێ با دووبارە خێشتریش ببینمەوە گەمشە تۆ هەرگیز نابیت بە جەنەڕاڵ ئەی دەبم بە چی گەمشە تۆ دەبیت بە سەربازێکی مردوو بەڵام من چ پەیوەندێکم بەبەوە هەیە بۆ مەگەر تۆ ناوت مردوو نییە بەڵام من ناتوانم هەموو جۆرە کارە بکەم لە لای پەیکەری پیرۆزی سەربازی مردووە دەبنێژی پێیان وتم ماشاڵ ناردێتی بە شوێنتدا بۆ ئەوی ڕێزدێنانت پێ ببەخشێ کەسی دەبێت حەدەتانەی بە زیندوی من بنێژن پاش ناشتنت ڕێزدێنانێکی شایستە دۆ دەکەم هەموو ساڵێک گوڵی ڕەنگاوڕەنگت بۆ دێنم ئەمەش گوڵەکەیە کە مردم گوڵی ڕەنگاوڕەنگم ناوێت سەرباز تۆ دەزانی ئەم سەربازەکانمان ئاواتە خوازن لە پێناو سەرۆکدا بنێژێن کەچی تۆش ڕەتی دەکەیتەوە ڕەتی دەکەمەوە چونکە من دەمەوێت لەسەر خاک خزمەت بە وڵاتەکەم بکەم نەک لە شێرەوەی ئەوە بەرزترین خزمەتە بە نیشتمانەکەتی دەگەێنی گەورم یەکەم ئەمە تاوانێکی زۆر زۆر گەورەیە بەرامبەر میلەکەی ئەدی دووەم من بە هیچ شێوەیەک لەسەر ناشتنم بە زیندوی ڕێک ناکەوم سەرەتا کە هاتمە پەیمانگا تاکە ئالەت کە عود بوو برادرێکی نێزیکم بوو مامۆستایەکان کە هاتم سەرەتا هەوڵیاندا ڕێیەکەیان نیشاندام منیش سەبر بەپێی تەمرین و خۆناغ بە خۆناغ بەرەو پێش چووم بۆ سوپاس مامۆستایەکان دەکەم زۆر شتیان فێرکردم دەربارەی میوزیکە پێشەوەی بێمە پەیمانگا ئەو زانیاریم نەبوو کە ئێستا هەما سوپاسی ئێوەش دەکەم سەرەتا کە هاتمە پەیمانگا هیچ زانیاریەکم لەو ئالەتە نەبوو بەڵام ئێستا کە بوومەتە قۆناغی پێنج بە یارمەتی مامۆستایانی خۆشەویست و هاوڕێکانم ئێستا دەتوانم بە شێوەیەکی باش ئالەتەکەم بژەنم و خۆشم بێت.
کاتا کە هاتمە پەیمانگا خۆشەویستێکی بچووکم بۆ ئالەتەکەی خۆم هەبوو بەڵام ئێستا زۆر باشم یعنی خۆشەویستێکی زۆرم هەیە ئەویش بەسای مامۆستایەکانم مامۆستای عەمەلیم زۆر سپاسیان دەکەم کاتا ئێستا لەگەرم بووم مەرحەلە پێنجم هیوادارم لە داهاتوو کاری جوانتر بکەم و کاری جوانتر ببینم. نەمزانی دڵداری دەبێتە خەمباری ئەهوو گێریە و زار لە شێوەی شەوگاری چی بکەم قادارە لە توانات بادارە نەگۆڕێت تۆشوارە زارێکی تۆشوارە. سەرەتا بە خێر هاتنی کەناڵەکەتان دەکەم کەناڵی پەروەردە کە دائیمەن و هەموو کات ڕۆڵێکی باشی هەبووە لە بواری پەروەردە و گواستنەوەی ئەو کار و چالاکیانەی بواری پەروەردە بۆ خەڵکی شاری هەولێر و شارەکانی ترمان. وەکو پێم خۆشە ئەوکو سەرۆکی بەشی شێوەکاری لە پەیمانگای هونەرە جوانەکان ئیمڕۆ باسی پەیمانگای هونەرە جوانەکان بکەم و بە تایبەت بەشی شێوەکاری. بەشی شێوەکاری ئەو خۆی لە خۆیدا ئەو پەیمانگایە لە ساڵی 1992 دامەزراوە لەلایەن چەند مامۆستایە کە ئێمەی پێگەیاند و ئەمڕۆکە لە بواری پەروەردە ئێمەش شوێنگرەوەی ئەوان بووین و هاتین دەستمان بە دەرزگوتنەوە و ئەو پەیامە گرنگەی لای ئەوان ئێمە پەرەی پێ بدەین. هونەری شێوەکاری بە تایبەت بەشی شێوەکاری سێ لق لە خۆی دەگرێت. سێ لقی سەرەکی کە لە وێنەکێشان و پەیکەرسازی و سیرامیک پێکاتووە. پێم باشە هەر لق و گرنگیەکی تایبەتی پێ بدەم کە قوتابی تێدا ئیش دەکاتن تا چەند سەرکەوتوو دەبێتون و چەند بوارێک بەخۆیەوە دەگرێتن. بە تایبەت بەشی لقی شێوەکاری وێنەکێشان ئەوەش کە تایبەتە بە وێنەکێشان ئەو دیراسەکردنی ئەو چەند ساڵەی کە لە خلالی ئەو 5 ساڵەی دیراسەی وێنەکێشان دەکاتن ئەو قوتابیە کە ورد دەبێتەوە لە تەشریح و لە بەرزی و نزمی کارکتەری جسمی ئینسان تێبگاتن ئەو ئینسانە چەند ڕێژەیە و چەند بەرزی نزمی و چەند هەڵقشان و داخشانی تێدایە. پەیکەرسازیش بە هەمان شێوە ئەو سیفەتانە لە خۆی دەگرێتن کە تایبەتە بە تەشریحی جسمی ئینسان و بە چەند مەوادێکی زۆرا زۆر ئیشی پێ دەکاتن ئەو قوتابیە وەکو بۆرەک و قوڕ و فایبەرگڵاس و چی پێ دەڵێن ماجون فایبەر و بێتەوە سەر فایبەرگڵاس و هەروەها مەرمەر سناعی کە ئێستا باشترین شتە ئێمە ئیشی پێ دەکەین. دەینەوە سەر لقی سیرامیک ئەویش هەر لە گلێنە سازیە لەو قوڕە خاوە پاکەیە کە گۆزە و ئیشی حڕی پێ دروست دەکرێتن ئەوە لە بەش شێوەکاری. بەگشتی بەشی شێوەکاری ئەمە ساڵانە کە قوتابی وەردەگرین لەسەر چەند پێوەرێک کە دەبێت ئەو قوتابیە لایەنی جەستە و دەرونی زۆر کامل بێتن ئینجا بێتە بەشەکەی ئێمەوە. دەرەجە ئەوەندە پێوەەر نییە ئێمە گرنگی بەلایەنی پراکتیکیەکە دەدەین کە عملیەکە ئەو قوتابیە باش بێت لە کێشانەوەی وێنە. کێشانەوەی وێنە ئەو قوتابیە دراسە دەکرێت و ئیمتحانێکی عملی دەکاتن لای ئێمە پاشان دێتن ئیمتحانی توێری هەیە چەند پرسیارێک لە بابەتی ڕەنگ لە بابەتی هونەرمەندان لە بابەتی پەیکەر لە بابەتی سیرامیک ئەو گفتوگۆیە لەگەڵ قوتابی دەکرێتن و بەلایەنێکی دەرونی زۆر ئارامەوە تاکو بتوان ئەو قوتابیە هەڵبسەنجێنین لەلایەن لیژنەکەمانەوە کە لە 4 مامۆستای بەڕست پێک دێتن بۆ ساڵانە قوتابی نوێمان بۆ هەڵدەبژێردێت. سەرەتا کە دەستم بەداوام کرد و هاتم بۆ ناوپەیمانگە ئاستێکی وام نەبوو یعنی ئەز و خولیام لە بۆ ئیشەکەی زیاتر بوو لە ئاستی هونەریم.
پشت و پەنای مامۆستایەکان وای لێ کردم بگەمە و ئاستی ئێستا کە هەمە ئینشاءڵڵا بەرەو پێشتریش دەچین و زۆر سپاسی مامۆستا هاوڕەکانم دەکەم کە پشت و پەنام بوون کە بگەمە و ئاستی ئێستام. سەرەتا بەخێنانی تەلەڤیزیۆنی پەروەردە دەکەم بەخێربێن سەرچاوان. من وەکو مامۆستایەکی پەیمانگە جوانەکان لە ساڵی 2008ەوە لەو پەیمانگا دەرەست دەڵێمەوە. وەکو مامۆستا ئەرچی مامۆستا ئەوەیە ڕێنیشاندەری قوتابیەکان بێ و مامەڵەیەکی زۆر مرۆڤانە و هەوڕێیان لەگەڵ تەڵابەکان بکە. بۆ نمونە بەتایبەت مامۆستا قوتابیانی پەیمانگە جوانەکان چکە لە مەجالی فەن و مەدابرێندا لەناو کەشێکی هونەرن پێویستە مامۆستا جۆرێک لە هاوڕێتی لە بینی قوتابیەکان دروست کاتن بۆ ئەوەی بتوانێت ئەوەی کە داوای لێ دەکا داوا لە قوتابیەکان دەکا بەدەستی بێنێ. و تا ئێستا من 2008ەوە لە پەیمانگایم تا ئێستا توانیمانە مامۆستاکانی پەیمانگا بەگشتی قوتابی زۆر باش پێ بگەینین و هونەرمەندی زۆر باشیان لێ دەرچێ و زۆر ئەکتیڤیشن لەو کارەکانیان و خۆتان دەبین ئەوە من لە ئەوە 3 ساڵ دەرس بەو قوتابیان دەڵێم لە ڕێی کارە هونەریەکان توانیمە پەیوەندێکی باش لە قوتابیان دروستکەم و ئەوەی داوایان لێ دەکەم بە ڕێکوپێکی بە مولتەزیمانە ئەنجامی دەدەن. هەڵبە گوتم ینی پێویستە مامۆستا پەیوەندی مامۆستا لەگەڵ تەڵەبان لەگەڵ قوتابیان هاوڕێیان نەبێ تا بتوانی یەکتێگەشتێک لەبەر قوتابیان مامۆستا دروست بکەیت. تا ئێستا باش هاتووانی زۆر لێیان ڕازیمە لە قوتابیەکانم چونکە توانیمانە بە من و بە قوتابیەکان بەیەکەوە کاری زۆر باش و ناوازە ئەنجام دەین و ئینتاج و برێم با بڵێن ئینتاجی زۆر باشمانە بێ لە مەجالەکە. من دەرسی ئەلوان و ینی ڕەنگ و هێلکاریان پێ دەڵێم زۆر لێیان ڕازیمە و هیواشتەکەتان بە دەخوازم ئێوەش زۆر بەخێوێ سەرچاوە. حەزم هەندێک زانیاریان دەمێت لەسەر بەشانۆ کە ساڵانە کو بەڕێوە دەچی و ئەو تەڵەبانێک کە دێن لە ناو پەیمانگای کو وەردەگرین. عەزیزان بەخۆی لە مەرحەلە 3 کە نازیح بوو نۆی بنەڕەتی لە دەرین دێتە تەقدیمی پەیمانگا دەکات. هەندێک امتیازات هەیە دەبی ئەو قوتابیە ئەو کاتی دەبی هەیبیتن یەکیان ینی ساڵی بەسەدا نەچوو بیتن هەر خزی ئەو ساڵ بیتن مشکلی معدلمان نییە یعنی معدلی چەند بیتن ئەو نابتە کێشە لە بۆوی ئەو کاتی دێتە مەرحەلەی اختیباری پێ دەکەین وەکو لژنەک هەڵسەنگانی دەکەین تەماشا دەکەینێ لە ڕووی جەستەوە کووە لە ڕووی دەنگەوە کووە ئەم بخۆم شەرنی ئەو تەڵەبەیە کە بێتە مەسرحی پرۆفشنەڵ بیتن بەڵام ئەو کاتی ئەوەی دەبینین کە سەتا دوی پێبی سەتا چاری پێبی هەبزان کە هەوڵەکی هەیە لە بۆ هونەری ئەمە وەری دەگرین دەبێت ئەو ئیشی مەیە کە خلالی 5 ساڵی ئەمە فێری بکەین تەماشی جەسێ دەکەین ینی مەتەن مشکلی لاقی هەبی یان مشکلی دەستی هەبی یان مشکلی زمانی هەبیتن هەندێک وشە هەیە هەندێک ناتە سەر زمانی ئەو دەبتە کێشە لە بۆوی ئەو کاتی کە وەرگیرە ساڵانە ئەمن کاتی خۆی 15 کەسمان وەردەگرت ئێستا بە حکمی ئەوەی خەڵک زیاد بۆ تەڵەبە زۆر تەقدیم دەکەن کە دیتمانە 30 کەس بەس ئەو 2 ساڵی بەداخەوە لە پاش کۆرۆنەی ژمارە تەڵەبەکان کەم بوونەوە یعنی ئەمن ئەو سەداوی 8 تەڵەبەم کردبوو 12 کەس تەقدیمی کردیا بەر هەمووی ئەوە ناچاری مەتەن اختیبارەکەی تۆزێک ئاسانتر بکەین و یارمەتی تەڵەبەی بدەین مەحاوە دەکەن ئەلێرە پیان بگەینین مەحەل جەمیلە بەشیان و 5 ساڵە لەو 5 ساڵەی مەرحەلەیەک و 2 دەبتە عام يعني دابش ناکێتن بە عام مەسرحی دەخێنتن مەزموعە دەرسێکمان هەیە وەکو نواندن وەکو مکیاج وەکو جلوبەرگ وەکو دەنگ وەرزشی شانۆیی هەیە مێژ و شانۆ هەیە ئەو دەرسانە دەخێنن کە لە گەیشتە مەرحەلە 3 لە مەرحەلە 3 دەبتە 2 بەش
دەبتە بەشی نواندن و بەشی دەرهێنەر ئەو کاتی دیسان اختیباریان پێ دەکەینەوە حتمما ژمارەی نواندەکان زیاتر دەبیتن لە ژمارەی دەرهێنەرەکان دەبتە دوو بەش لە بەشی دەرهێنەر مۆزوعەکان دەگۆدرێن لەبێ اختصاسیان دەبتە دەرهێنەر نواندنیش هەر بەردەوام دەبیتن مرحلە کە دەگەنە مرحلە چار ئەزمونیان پێ دەکەین ئەزمون وەکو اختیبارەکە ساڵانە دەرهێنەرەکانی قۆناغی چار شانۆگەرێکی ئامادە دەکەن دەگەر نفس الشعبەی کە دەبتە چاری نواندن دەبتە ئەزمونەك عەرزیان دەکەن لێرە ئەوە تێستەکە لە بۆوان لە مرحلە پێنج دەبتە ئەتروحە یعنی دەبتە کو لە هەندێک جامی ئەو هەیە بەحسی تەخەڕوز هەیە ئێمە بەحسی تەخەڕوزمان شانۆگەریە ئەوە تەجروبە کلۆبەوەی کە دەبتە مرحلە پێنج ئەتروحەی دەکاتن ئەتروحە ئەوە پێک دێتن لە هەر هەموو پێنجەکان دەبێت هەر هەمویان بەشداربی دەبێت دەرەجەی لەسەرە ساڵانە نۆ هەتا دە تەڵەبە هەیە شانۆگەری عەرز دەکاتن ئەو شانۆگەریانە دەقیقان تەقدیم دەکەنە بە شانۆ لە ژنێک هەیە دەخینتەوە ئایا دەگونجێ ئەو دەقانە دەگەر وڵاتی خۆمانیان کێشەی سیاسیان هەیە یان کێشەی یعنی هەندێک شتێ ئەلفاظی سوقی هەبیتنیان ئەلفاظی بازاری هەبیت ئەوەی تەقبول ناکەین دەست پێ دەکەین ماوەی زۆر دەمینێن لەگەڵ تەڵەبەکان هەم ڕۆژێ دوو مامۆستا دەگەریان دەمینێتەوە هەتا 45 ڕۆژتەوە دەبێت لە پاش 45 ڕۆژەکەش عەرزەکان دەکەین و بینەری بانگ دەکەین و یعنی ئیشێکی جوان پێشکەش دەکەین بە مادمومی تەڵەبە و مامۆستا و ئیداری مەعهەدی ئەوە زانیارێکی بەسیط لەسەر بەشی شانۆمدان زۆر سپاس بۆ تەلڤیزیۆنی پەروەردەی هەولێر کە ئەو دەرفەتی دامێ کە ئەو تەوزیحی بدەم زۆر سپاسان دەکەم بەخێر هاتنی کەناڵە بەڕێزەکەتان دەکەم ئێمە وەکو بەشی موزیکی پەیمانگای هونەرە جوانەکانی هەولێر وەرگرتنی قوتابیەکانمان لەسەر چەند ڕێنماییەکی وەزارەتی پەروەردە و چەند ڕێنمایەکی بەش ڕادەوەستێت ڕێنمایەکانی وەزارەتی پەروەردە دەکەوێتە سەر ئەوەی ئایا قوتابی تەمەنی گونجاوە بۆ وەرگرتن و هەروەها قوتابی ساڵی دەرچوونی چەندە لەسەر ئەو ڕێنمایانە هەروەها ئەو قوتابی کەوانێتە پەیمانگای لە ڕووی جەستەییەوە تا چەند ئامادەیە کەوا بێتە ناو بەشەکەی ئێمە بۆ نمونە قوتابیەکە نابی هیچ کێشەیەکی جەستەیی هەبێتن لێرە لە ناو بەشی موزیک ساڵانە لێژنەی وەرگرتنی قوتابیان پێک دەهێنرێتن ئەو لێژنەیە چەند پراکتیسێکی ئەو تەڵەبەیە دەکرێت لە ڕووی دەنگ لە ڕووی ئیقاع لە ڕووی شارەزایی لە ڕووی زانیاری گشتی دەربارەی موزیک بە هەمان ئەو فلتەران تێدەپەڕێتن ئینجا بڕیار دەدرێتن ئایا ئەو قوتابیە وەربگیرێ یاخود نا بەنسبەت بەشەکانی بەشی موزیک ئێمە وەکو بەشەکانی تکە کە بەس دەکەم وەکو شانۆ و وەکو شێوەکاری لە مەرحەلە سێڕە جیاواز بوونەوەمان نییە بەڵکو لای ئێمە جیاوازەکەی ئەوەیە لە قۆناغی یەکەمڕ قوتابیەکان دابەش دەبن ئەویش دابەشبوونیان بەسەر ئامێرەکانە ئەو قوتابیە پاش ئەوەی کەوا وەرگیرا لە بەشی موزیک تێست دەکرێتن هەروەها حەز و ئارەزوی خۆشترە هەیە ئایا تا لۆ چ ئامێرێک دەست دەدا ئەو ئامێرانێکەوە هەیتمان بۆ نمونە وەکو پیانۆیە کەمانە کلارنێتە عودە ڤیۆلایە هەروەها ئامێرەکانی تریش ئایا لۆ چ ئامێرێک دەست دەداتن ئەو قوتابیە لەسەری دەست بە خوێندنی خۆی بکاتن تاوان ئەمەش بە لێژنەیەکی تایبەت کەوا کۆمەڵێک مامۆستای پسپۆر لەو ئامێرانە تەمەشاکردنی دەست و پەنجەی ئەو قوتابێکەوە بۆ چ ئامێرێک باش دەبێتن بۆ نمونە کێشەمان هەیە قوتابی دێتن حەزی لە ئامێرێک هەیە بەڵام دەست و پەنجەی گونجاو نیە بۆ ئەم ئامێرە قەناعەتی پێدەین کەوا لەو ئامێرە دەست بە خوێندنەکەی بکاتن باشتر دەبێتن وەکو تەواوکردنی قوتابی پەیمانگای هونەرە جوانەکانی هەولێر باشترین قوتابخانەیە بۆ فێربوون لەبەرچی بەدەست دەکەم کە دەرێن باشترین قوتابخانەیە لەبەر ئەوەی 5 ساڵ تەمەنێکە لەو 5 ساڵە ئەو قوتابیە ئەگەر ڕۆژانە بە کەمترین ماوە ڕۆژانە یەک کاتژمێر تەمرینی ئامێرەکەی خۆی بکاتن بۆ ماوەی 5 ساڵ زۆر باش فێرە ئامێرەکەی خۆی دەبێتن جگەل لە وانەکانی تکەکەوە دەخوێنرێ چکە بۆ نمونە کە تەخەڕوز دەکە قوتابیە دەچێتە کۆلێژی هونەر لە کۆلێژی هونەر بەو ڕادەیە وانەی پراکتیکی ناکرێت وانەی پراکتیکی لە پەیمانگای هونەرە جوانەکان دەرسەکانی زیاترن
هەفتەی قوتابی 4 جار مامۆستایەکەی خۆی دەبێتن هەر هەفتەی بۆ نمونە نزیکەی 10 سعات دەتوانین لەگەڵ مامۆستایەکەی خۆی تەمرین بکاتن بە دەرسی ژەنی بە کۆمەڵەشەوە. بۆیە مەسلەی دەرچوونیان ئایا تا ئەو قوتابیانەی کەواتە خەڕوز دەکەن هەوڵدان لەسەر خۆیتیان یعنی بۆ منە قوتابیمان هەیە هەوڵ دەداتن ئاسپی زۆر چاچ لێ دروست دەبی هەیەە ناوەندیە هەشانە بەڵام کە هەوڵ ناداتن ئیتر لە دەرسەکانکە باشترە بەڵام عاسفی لێ دەرناچی. هیوادارین بتوانین وەکو پەیمانگای هونەرە جوانەکانی هەولێر خزمەتێکی کەم بە لایەنی پەروەردە و هونەری شاری هەولێر بکەن دووبارە بەخێربێن سەرچاوان.